ئێستا خۆش ئاگاداری یەکێک لەو بابەتە گەرمانی نێو هەرێمی کوردستان خۆراک و شێرپەنجە دوایەوەی کە نەخۆشخانەی هیوا کۆمەڵێک ئاماری بڵاو کردەوە لەوەی کە ڕۆژانە نزیک بە 1000 کەس پشتین ئەنجام دەدەن و ئاماژەشی بەوە کردووە کە بە دیاریکراوی 15 بۆ 20 نەخۆش دیارەکرێت کە شێرپەنجە هەیە هەڵبەتەمە بۆ تەنها پارێزگای سلێمانی نەبووی بینەران ئاگادار بن نەخۆشخانەی هیوا بۆ پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراقیشانی بۆ تەواوی پارێزگاکانی عێراقیانی ئەگەر 15 بۆ 20 بێت تەنها پارێزگای سلێمانی نیە بەڵام ئەوەی گرنگە کە لێرەدا هەیە ئایا هەرێمی کوردستان لەکوێی ئەو هۆکارانەیە کە ئاماژت پێکرد لەکوێی ئەو هۆکارانەیە کە لە بابەتی خۆراک لە بابەتی ئەو شتانەی کە هەیە کە بڵین مەترسیمان هەیە کە تووشی نەخۆشی شێرپەنجە ببین و زۆرجار پزیشکەکانی تایبەت بۆ بوار ئاماژە بۆ دەکەن ئەگەر ئەمە نەوەستێنێتوە هاوڵاتیان هۆشیاریان نەبێتوە چارەسەری ئەمە بەدە نەکرێت لە ساڵانی داهاتووتردا لەوانەیە هەموو ماڵێک نەخۆشێکی شێرپەنجەی هەبێت. قسەکەی تۆ بە تەواوەتی گرنگە بەڕاستی مهمترین شت ئەوەیە وەکو خۆشت وتت یعنی ئەوانەی کە سەردانی نەخۆشخانەی هیواکەن وتت 1000 نەفەر ئەمانە زۆربەی زۆری هەندێک لە سەتا با بڵین هەشتای بۆ با بڵین هینەڕۆن بۆ کەم خوێنی و ئەگەر کەم خوێنیەکشان هەبێ بۆ ئەوە ڕۆن بەڵام هەر ئاماژەکە هەمان شتە ئەو ژمارانەی کە باسم کرد هەر لە زیابوونایە هەر لە زیابوونایە هەل چییە هەل ئەوەیە ئێمە خەڵکشی خۆمان هوشیارکەینەوە سەبارەت بە سەبارچکە ئەمە پێوترێ ئەمە پرۆژەیەکی نیشتیمانیە تۆ پێوترێکیان سەر کۆنتترۆل استراتیجیەکە بێ بۆ ئەوەی کۆنتترۆڵی با بڵین زیابوونی شێرپەنجە بکەین لە کوردستانەوە ڕاستی بەچی بە وشیاری تەندروستی کە پێوترێ وقایە خۆپاراستن باشترین چەندێک سەرفکەی لە خۆپاراستنە قەت زەرەر ناکەی لەم کۆمەلگای خۆتە چکە لە دواییە بۆ نەتیجەکەت بۆ دەسەکەوێتەوە سەبارەت بە کە باسی هۆشیاری تەندروستیەکەن چیەکەین باسی هوشایی تەندروستیەکەنی خۆراکێکی تەندروست ئەبێ بزانی وەکوتم کام هۆکە ئەم کام خۆراکانن کە هۆکارن بۆ یان مەترسیدارن بۆ نەخۆشی شێرپەنجە ئەوانەی کە باس کراوە لە داتاکانە ئەمانن کە من ئێستا ئاماژەی پێکەم یەکەم خۆت باسی کرد خۆراکە قوتولێنراوەکان ئەگەر بێتە پرۆسەی ژیانت ئەگەر ببێتە پرۆسەی ژیانت وەکو وتم لە لەشی ئینسانە پێویستەکە هەندێک شتەیە پێوترێت ئەو تەنانە ئەم فری ڕادیکڵانە کە زۆر بوو لە لەشی ئینسانە دوایی لەش تااقەتی توانای کۆنتترۆڵی نییە ئەگەر خۆراکی تەندروستی نەبێ خاڵی یەکەم چییە؟ خاڵی یەکەم ئەو خۆراکە قوتیلێنراونە خاڵی دووەم پرۆسس میت پێوترێ نەک گۆشت هەر گۆشتیکی بابلین خۆماڵی فرێش دوو هۆهین هەیە یەکەم پێوترێ پرۆسس واتە گۆشتێکی دەستکاری کراو پرۆسس بزەبت پرۆسسمی گۆشتێکی دەستکاری کراو و گۆشتێکی بەستوو بەرە بێت و دەیبەسێتەوە تا ڕادەکرێت ئەگەر ئەوی تۆ باسیەکەی ئەگەر گۆشتەکە خۆماڵی بێ ئەوە تا ڕادەیەک مشکلەی نییە باسی کە لە دەرەوە هاوردە دەکرێت بزەبت ئەوانەی کە کراوە بە شفتەیەکی یان ئامادەکراوە بەو شێوازە بە پرۆسەیەکی زۆر با بڵین ڕۆنێکی خراپ بەکارهێنراوە سوور کراوەتەوە بە شێوازێکی خراپ اینجا خۆ دروست کراوە بەردەوام بوون لەسەر ئەم گۆشتەیە خراپە ئەمە باسی ئەوە کراوە باسی چەوری خراپەکان کراوە ئەو چەوریانەی کە تۆ ژیانت لەسەر چەوری خراپەکان بێ ئەمانە بەڕاستی خراپە باسی لە بیرم نەچێ باسی قەڵەوی کراوە قەڵەوی و کێزیابوون و چونکە قەڵەوی و کێزیابوون ئەمانە هۆکارن بۆ ئەوەی نەخۆشی با بڵین نەخۆشەکانی تر وەکو شەکرا وەکو نەخۆشەکانی با بڵین پەستانی خوێن ئەمە تەبعاً یەکێکەوە بۆ یەکێکەوەترە گۆڕێ ناتوانین بڵین یەکسەر بەڵام ئەمانە هۆکارن خودی خۆی قەڵەوی باسی هەندێک فاکتەری هەیە وەکو فاکتەری هەوکردن لە لەشیایە زیابێ هەندێک هۆرمۆن لە لەشیایە کۆڕانکاری لەسەرین دروستە بێ ئەمانە هەمویان هۆکارن لەوانەی دروست بێن لەوانە باسکراوە هێترۆ سایکل ئەماینەکان هێترۆ سایکل ئەماین لە چیەوە دروست بووە لە چیەوە دروستە بێ لە گۆشتەوە لە گۆشتی ئینسان ئەگەر یەکێک مرۆڤێک کە زۆربەی زۆری ژیانی خواردنەکەی ژیان ڕۆژانەی گۆشت بێ
گۆشتی سوور بێ بە تایبەت گۆشتی سوور تۆ ئەگەر زۆربەی زۆری ڕۆژانەی ژیانت گۆشت بێ واتە زیاخۆریەکتە بێ لە گۆشت و ئەم گۆشتە بە زۆر کوڵێنرا بێ یعنی زۆر کاتێکی زۆرە ویستی بێ بۆ کوڵاندن یانەوە تا با بڵین برژاندنێک و زۆریش با بڵین ئاگرەکە بەری کەوت بێ ئاگرەکە بەری گۆشتەکە کەوت بێ ئەو مادانە دروستە بن کاتەوە مەترسی هەیە بۆ جەماعەتێکی تۆ بەدڵنیاییەوە جەماعەتێکی تۆ هەر فترەیەکە ئیکەن فترێکە کیتۆ فترەیەکە بۆ فترێکی محدد و خواردن تایبەتیان لەسەر گۆشتە بۆ ئەو پرسیار بەدڵنیای قسێکی تەواوە بەڵام خودی خۆی جەماعەتی کیتۆ هەر خودی خۆی جەماعەتی کیتۆ بۆ فترەیەکی محددە و فترە محددەیە ئیکەن بۆ کێشی دابەزێنیانەوە تا بۆ ئەگەرم لە مناڵا بێ بۆ گەشکێ بۆ عیلاجی گەشکە بەکارهێنرێ باسی پۆلی کلۆرینەیتەکان ئەکرێ باسی کۆمەڵێ مەوادی تر ئەکرێ کە زۆرجە باسی فاسفوت و خواردنی دەرەوە ژەکرێ خواردنەوە گازێکان شکر ئەو فاسفوتانەی کە ئاگرەکە بەری ئەکەوێ بەڕاستی بە بەردەوامی مکوتم ئەکەوێتەوە سەرەوە ئەوش باسی ئەوە شکراوە چونکە ئەو مەوادانە چی دروست دەکرێ باسی هیترۆسایکلن ئەماینەکانی پێ دروستە بێ بەڵام لەوە یەکێ بڵێ احتیمالە ئێستا یەکێک جۆمان لێبێ بڵێ منەوە شەو هەم ڕۆژانەوە ئەخۆمەوە چەند ساڵەوە خۆ مشکیلم نییە بەردەوام بوون لەسەر ئەم بابەتە چکەوتم خوای گەورە ئینسانی زۆر بە دقت دروست کردووە بە جوانی دروست کردووە فە کۆنتترۆڵێکە تەسەور کە ماوەسا خانە هەیە ئەگەر بۆ ئەوەی نەگۆڕێ بۆ خانێکی شێرپەنجە خۆی کوژێ باشە بۆیە مەمۆزۆ بابەتەکە بەردەوام بوونە لەسەر واتە لایفستایلی لەسەر ئەو بابەتانە بەردەوام پێ ئەمە یەک دوو خودی خۆی ژیانی لایفستایلێکی تری ژیانی تەواو نییە بۆ نمونە وەرزش ناکە باشە وەکووتمان بۆ نمونە شەوان کە زۆر گرنگە کە زوو بخەوێ زوو ناخەوێ بۆ ئەوەی هەندێک هۆرمۆن هەیە لە لەشی لە کاتی خەوا دروستە بێ هەرچی دژە ئەکسەدەین هەرچی ئەو فری ڕادیکڵانە هەیە دژە ئەکسەدەیە زۆر گرنگە بۆ لەشی ئینسان باشە یان ئەمانە هەمووی لەکوێ دروستە بێ یان خۆراکێک بن مەسەلەن وتمان شەکرێکی سەناعی بەکارێنێ یانەوە تا ژیان بە بەردەوامی لە ژیانە خەریکی خواردنی پیپسی و شەربەتە سەناعەکان و مەوادە سەناعەکان و ئیتر ئەمانە یان ئەم بەردەوام بوون لەم جۆرە خۆراک دەکرێت بۆ پارێزی لەو خواردنەکە بەسەر نەچێت ئەوش زۆر جار باز لەوە دەکرێت کە مەترسی زۆری هەیە بۆ نەخۆشیەکان بەڵێ ئەو یەکێک لە هۆکارەکان ئەویش هۆکارێکە ئەمانە کۆی ئەم بابەتانە چی دروستە بن ئەوێ لەوەیە شێرپەنجە دروستکە بەڵام بالمقابل ئەگەر تۆ لەگەڵ ئەوەیە تۆوەکوتم میسان معڕەزە بۆ ئەوەی ئەم خواردانە بخوا لە ژیانیە بەڵام تۆ ئەگەر گرنگی بە وەرزش بی ئەگەر گرنگی بە ئەو مەوادە ئەو خۆراکانە بین کە مەوادە پۆلیفینۆڵەکانی تایە وەکو بۆ نمونە یان دژ ئەکسەدەکانی تایە وەکو چی وەکو مەسەلەن بۆ نمونە میوەکان دژ ئەکسەدەکانی تایە بەڵام بە ڕێژێکی کەم لەگەڵی میوەیە دائیمەن ئێمە وەڕێکخراوە جیهانیەکان ئەڵێ بێ سەوزەی لەگەڵات باشە بۆی نەبێتە هۆکاری قەڵەوی فە سەوزەکان هەرچی سەوزەیەک هەیە کە خوا دروستی کردووە ئیلا مادەیەکی تایە دژە ئەکسەدەیەکی جیاوازی تایە لەگەڵ بابەتە بینەران گویان لێمامی ئەڵێ وڵای چینە بازاڕیش میوەیە سەوزەیەکری تامەکەی جارانی نییە هەمووی دروست کراوە ئەمە ژەر بۆ خۆی دیسار کێشەم هەموو دروستە بێ لێرە بەدڵنیایەوە ئەوەی کاریگەری لەسەر وەکوتم لە بیدایەتی قسەکەم کاریگەری لەسەر بەها خۆراکیەکەی کردووە ینی مەسەلەن ئەگەر جاران ئەگەر بەڵام زیانی نابێ بۆمان نا ئەگەر هین بێ زیانی نییە بەڵام بەها خۆراکێک ئیسفادەی کەم لەوەیە پێ بکە بە ئەمجا ئەگەر تۆ چەوریەکەوت ئەو ڕۆنەی بەکارێنی لە ڕۆژانەی خۆت لە ڕۆژە ئەگەر ئەو ڕۆنە بەکارێنی ڕۆنێکی تەندروست بێ ئەبێ ڕۆنێکی تەندروست بێ کە تۆ ئەگەر لە زەیتی زەیتون بەکاربێنی مەسەلەن لە خواردنەکەتە و لەگەڵ ئەوەی شارڕۆنێکی تەندروستی تر بەکاربێنی لە چێشتا ئەمانە کۆی ئەم بابەتانە واولێکە دووربی لە چێوە دووربی لە شێرپەنجەوە